تەمەنم 15 ساڵە. باشە قوربانیان. مامۆستا گیان زروفێک هاتە پێشەوە بەسەرما، قەرار وا بوو ژن بێنمە فەرجی دیکە. تەمەنت 15 ساڵە؟ دەواجەکەش ئەوە بوو. باڵێ لەگە کچەکەیە چەند ماگی پەیوەندیمە بوو. ئیتر خاڵێکی وتی ئەمانەیە بیێنی تۆ. ئیتر ماڵۆمان کەوتنە ناو خۆیانەوە قسە و پرسیار و شتیان کرد، ڕازی بوون بیێنین. تەمەنەکەش میەوە نەبوو من، بەڵام ڕازی بوون وەرحاسڵەمیان. دوای 3 مانگ بوو هیچ کێشەیەکمان نەبوو. ئیتر خەسووم هاو لە هیچ خۆڕایی هاو بردیەوە، یعنی ماریان لەو پەڕی خۆر مارەشم کرد مانجی 7 بوو، مارەم کرد مانجی 9 گواستنەوە. بارەکەڵڵا. ئێ کۆتایی مانجی 11 بوو، ناخۆشیەکە دەبینی من و خەسوومەوە. باش لەسەر بێ ئیشی کەس ئیش و کارم نەما من تقریبەن 3 هەفتەیە 2 هەفتەیە. ئیتر ناخۆشیەکە دەبینمانەوە خەسوومەتی وەڵام من کەژنیان بە تۆ لە من یاسەندەوە. بەس من دوای ماوەیەکە بیرم کردەوە لە ژیانی خۆم و لە ڕابردوم و هەنێشت، دوایی بیرم کردەوتم ئەمان بە مراوایە نادیاوە بە منم کچە چۆن بڵێ ناموسی خۆیان پاکەنەوە. توازەوە بێنە کچەکە چەند ساڵ بوو؟ کچەکە 1 ساڵە من ناوتر بوو، 14 ساڵ بوو. 14 ساڵ بوو. ئەوە سەرئەنجامی چییە؟ سەرئەنجامی پەیوەندی ناشەرعیە. سیرکە قوربانگیان، سەرئەنجامی پەیوەندی ناشەرعیە و ئەمە هۆکارێکە ئەم لە تەمەنی بچووکە کە یەکێک ئاوا ژن بێنێت و مناڵ کچێک ئاوا لە تەمەنی بچووکە شوو بکات، بە تایبەت لەم سەردەمەیە یەکێکە لە هۆکارەکانی تەلاق و جیابوونەوە. چونکە بەڕاستی نە جەنابەت نە کچێکی 14 ساڵ و 13 ساڵ لە فەلسفەی ئەم ژیانە تێ ناگات، بە تایبەت ئەم ژیانە جەنجاڵی ئێستا کە کوردستان پێایەت تێپەڕە بێت، ئەم کۆمەلگای خۆمان پێایەت تێپەڕە بێت. یعنی هەڵگرتنی باری زەواج یعنی بەڕاستی مەسئولیەتێکی زۆر قورسە. هەموو کەس لە زەواج تێناگا، هەموو ئافرەتێ نازانێ مەسەلەی زەواج یعنی چی. خەڵک ئافرەت هەرەیوێ شوو بکات، کچ هەرەیوێ شوو بکات، بەڵام شووکردن دوای شووکردن کۆمەڵێ پۆینتات هەیە بێبێت تۆ لێکی بیتەوە. یعنی چۆن مامەڵاکی لەگەڵ ئەم مێردەیە، چۆن مامەڵاکی لەگەڵ ئەم عایلەیە کە تێکەڵێ بیت، چۆن ماڵمەڵاکی لەگەڵ مناڵە کە دوڕۆشر مناڵت بوو، لەگەڵ خەسووتە، لەگەڵ غەزوورتە، لەگەڵ ئەو ماڵێکەوە تێکەڵی بوویتە. پاشان جەنابەت یان ئەوەی کەوا هاوتەمەنی تۆیە کە ژن ئەهێنێت وازانێ ژن تەنها متعەیەکە و خۆشیەکە و تەواو. ئەگەر 100 خاڵ ئەگەر ژنهێنان و شووکردن 100 خاڵی بۆ دابنین، 1 خاڵێکی غەریزەی جنس و خۆشی سەرجێگە ئەو شتانە ئەیبات. ئەگینان 99ەکەی تری ئێمە ئەبێ بەشیکەین بۆ ژیان، بەشێکی ناخۆشی، بەشێکی نەخۆشی ئەیبا، بەشێکی بابەتی کۆمەڵایەتی بوون ئەیبا، بەشێکیان پەروەردەکردنی مناڵ ئەیبا، بەشێکیان سیرەی ڕەحم ئەیبا، بەشێکیان کێشە و مەشاکیل و گیر و گرفتی خێزانی ئەیبا، بەشی تریان خەو ئەیبات. یعنی تۆ پێت وا بێ زەواج هەر بریتیە لەو خۆشیکەوە خۆت مەبەستە، ئەو غەریزەیکەوە لە ناختایەوە تێ بەتاڵێکی شتیوان نییە. یعنی بە بەردەوامی ئەبێت دەست لە ناو دەستی ئەم هاوسەرەتا بێت، شتیوان نییە. 10 دقە دوای 10 دقەکە کە ساردەوە بوو دەسە بەرەدات. تۆ پێت وابێ بە بەردەوامی خەریکە لەگەڵ تا سناب کات و گۆرانی بۆ بڵێ شتیوان نییە. بە بەردەوامی ئێوە لە دەرەوە بوون و خەریکی چی پێڵێن سەفەر و سیاحەتکردن بم شتیوان نییە لە مەسەلەی زەواجە. زەواج تەکوینی ئوسرەیە، پێکێنانی خێزانە، پەروەردەکردنی مناڵە، تربیەتدانە. تێگەی ئەمە خۆ هەموو کەسێ لەمە تێناگات. ئەو زەواجی جەنابەت بۆیە فەشەلی هێناوە. واز دەوە بێنە براکەم، یەک شتی ترم بۆ باس مەکە. ئەو کچە چی بۆ جەنابەت چی بوویتە باسی هیچ مەکە. جەنابەت و ئەوەشی هاوشێوەی جەنابتە تەمەنی لە نزیکە لە جەنابتەوە 15 ساڵ و 16 ساڵ و ئەمانە بەڕاستی زۆر زووە قەرار بن لە مەسەلەی زەواج. ئەو کچانەشیکەوە یعنی تەمەنیان 13 ساڵ و 14 ساڵ و 15 ساڵە بەڕاستی لە مەسەلەی زەواجە زۆربەی هەرە زۆریان سەرکەوتوو نابن، زۆربەی هەرە زۆریان سەرکەوتوو نابن.
مرحلەی دایکایەتی مرحلەیەکی زۆر قورسە، مرحلەی باوکایەتی مرحلەیەکی قورسە، مەسئولیەتە، پەروەردەکردنی مناڵ خۆگاڵتە نییە، پاشان داڵدەدانی ئافرەتێ لە ماڵەوە، داڵدەدانی پیاوێ لە ماڵەوە، ئەمە هەموو کەسێک لی نازانێت. ئێستا پیاوی وا هەیە باشە بەس چی لە ژنەکەی ئەوێت، بەس ئەو خۆشیە کاتیەی ئەوێ لێ، ئیتر دوای ئەوە ئیتر سوکایەتی پێکا، جنێو بە دایکێدا بە باوکێدا، ئەوەی خراپێ بەرامبەر بە ئەم ئافرەتایی کات. ئەو 5 دقەی لەم ئافرەتاوێ لە 24 سەعاتە 5 دقەی لە ئافرەتەکاوێ، 10 دقەی لە ئافرەتەکاوێت، ئیتر تەواو کە خۆی تیا خاڵی کردەوە، ئیتر هیچ مافێ نادا بە ئەم ئافرەتە، وەکو حیوانە تەسەڕوفات لەگەڵ ئەم ئافرەتەیە کات. تێگەی ژنیش بۆیە یعنی بەڕاستی هی ئەوە نییە قابلی هەموو پیاوێک نییە، هەموو پیاوێکش قابلی هەموو ژنێک نییە. بۆیە برا عەزیزەکەم ئەمەی جەنابەت وانەیەکی زۆر باشە بۆ تەواوی ئەو کچ و کوڕانی کەوا هاوتەمەنی ئێوەن، هاوتەمەنی ئێوەن. هەڵپەکردن لە مەسەلەی زەواجە، پەلەکردن لە مەسەلەی زەواجە کارەساتە، زۆر کارەساتە. ئەزانی من لە تەمەنی چەند ژنم هێناوە؟ ناوەڕە تەمەنم 26 ساڵ بۆ ژنم هێناوە، باشە؟ تەمەنم 26 ساڵ بۆ ژنم هێناوە. ئێستا بۆ خۆم بیر ئەەکەمەوە، باشە؟ یعنی ئەو قسەیم لێ وەرمەگرن، من بۆ خۆم ئێستا بیر ئەەکەمەوە، باشە؟ بیر ئەەکەمەوە، پێم وا بووە یەشتا بۆ من زوو بووە، باشە؟ چکە کۆمەڵی شت لە بەردەم مابوو لە ژیانما، پێویست بوو بگەم پێویست بوو تەواویان بکەم بە نیوە ناچڵی تەواو بوون، باشە؟ ینی مەبەستم چییە؟ ئێستا کچ گەیشتۆتە 18 ساڵ ئەچێ بۆ لای شێخ و سەید و مەلا و ساحیر و ئەمانە، ئەڵێ بەختم بەسراوە، ئێتۆ 18 ساڵی بۆ خاتری خوا، 18 ساڵی، یعنی ببی بە دایک ئەو مناڵە ڕسواکەی، بچیتە هەر ماڵێکەوە ڕەنگە ئەو ماڵە نەحەسێتەوە، بۆ نمونە ناتوانی داڵدەی پیاودەی، تەمەنی بۆتە 19 ساڵ، ئەگری دێتە مایک، مامۆساگیان دوعامان لێکراوە، نوشتەمان لێکراوە، جادوم لە ماڵەوە بینیوە، ئەوە 20 کەس بێتە داوام، سوبحان الله مامۆستا من بەدڵمە بێ ئەو بەدڵی نابێ، ئەو بەدڵێ بێ من بەدڵم نابێ، توخوا مامۆستا چارەسەرێ. ئەوە چی پێڵێن؟ ئەو خەڵکە نەخۆشە، تۆ 19 ساڵی بۆ هەلە ئێساوە خۆت بە پیرێژن دێتە پێشاو، بۆ هەلە ئێساوە وات لە خۆت کردووەیتە تەواو مستەقبەلی تۆ فەوتاوە.